پنتاگون 8500 سرباز جبو پشتیری هوالبند خوی اوروپی دخه آماده باشیه. شاروانان به دوای و کساندان لزندانی حسکه دا حالاتون. مافنجنان یه جخوب برخوبرنا زاروکان لأمریکای راستی مترسیان ده. جه برنامه کرد کنکشن دنگی امریکا جه واشنطن پایتخت سلاو و ریزن من صالح دمی جرب و بینرن هجا لامرش و جان دیلان ایدمتان خوش. لسر راستی سروک جو بایدن پنتاگون زیکی 8500 سربازی بنک امریکا لسر هشداری برزدادنه لشیانی ناردنیان بو اروپا بو دنیا کردنوی هاو پیمانان لنیوان مترسیکان لأگری جولای لشکری روسی بو اوکراینیا. جان کربی سکرتری روزنامه‌وانی پنتاگون لروزی دشموتی هیچ بریاری کوتاهی لباره ناردنی سربازکانوا ندراوه. تنیا اگر هاوپیمانانی ناتو بریاری کارا کردنی هزی کی ولامدانوی خیره بداد یان اگر بارودوخکان گورانی بسردا بیت لپیوندی با بونی لشکری روسیا لدرجه سنوری اوکراینیا. امریکا دست به شاندنا هن آلاوین کجر وکو آلیکاری بو یوکراینا کر پشتی سروک جو بایدن و داویه گوتو بو که هر تفگره که هزین روسی بو ناو یوکراینا و وکو داگیرکری وره برچافداین. او یک دبه دمکه دا که روسیا بهتری 100,000 سرباز لسر سینور یوکراینا بلاف کرنه. دیپلوماتین امریکا و روسیا اری کرنه که هر کارکی بکن جبو کم کرنا گرجیان. راپورتا عرش عرب سادی روکن اشق پیشکش دکه. یکم بارکرن آلیکارین لشکری جو امریکا گهشت اوکراینایی پشتی که کار بدستن واشنطن و مسکو روژا اینی لحف کرن که کار بکن دا که آلوزی کیم بکن لسر فکارن ایریشا روسیه لکمرا سوویت آبره. بالیوسخانه امریکی لکیف دبیجه که دشاندن ده زدتری 9,000 کیلو آلیکاری مینا چک و جبل خانه هنه. اب حمود دمک ده تی که استخبارات بریتانی هشیاری ده پلان روسی جبو دانینا سروکه که آلیگری روسیایی لوکراینایی که مسکو او یک رد که. We've given Russia two paths. There's a path of diplomacy and dialogue. ما دو ریدانه بر روسیایی. ریا دیپلماسی او یا دیالوگ هیا. یکو اسب وزیر در سرگی لاورو هفته پوری لجنوری هاتن با هف که امنها چند هفته عواد کن. همان دمی دا ریا جنوبکرنا ایری شوبه او انجام وی ین هری مزن هنه. و نه تنه ام ویده بیشن. گه هفت آبورین دموکراتیک و پیشنگین جهانی درباره ویدا زلال بو. یکیتیا اروپا توی یکی دا زلال بو. ناتو او یکی اشکره گود. لگل زدبون آلوزین به روژاواره وزارت بروانی روسیای روژا شمی اف دیمن و شاندن که گمین شرین روسی ایرانی و چینی ده جرباندن لشکرین هفبشته لکنده و اومانی نشان دادن و سوزا بردوامی ویده کن. ده همان دمیده قانوندانرین امریکی ده فکرن که چاوا او آلوزی کیم بکن. از بیشم کتوید ام قانون که به پیشگیری هر دو پارتیه بپذیرنین و درباز بکن. یا که بریار و ایرادای من نشان داده و هن جزای نها به جه بینه. لی جزای هری خورد. جورین جزای که من بکار آنین دا که ایران بینن سرماسه. دشته که کتوی ام وکی ریگیری بگیرن. دا که نهیلین پوتین گاوا داوین یا داگرد کرنا اوکراینای پاویجه. بالافرین شرین روسی که لورد ویدیوی که روژا شمی جهیلا وزارت پاراستن یا روسیای و هاتی و شاندن ده تینه دیتن دست به فرنین خواب کرن بر به جیران اوکراینای بلاروس جهی که کار بدستن بلاروسی ده بیجن که او موضوعانی جرباندن آمده بودن شردکن. هیانها به وری و بریره می پولیتیکایا رازی بونه دید. و بگمان اوی سروک پوتین و روسیای جداگر کرنا اوکراینای را نوستینه. جبر وی که بلا امپی اولبن کو امنها به جزاین حشک زوره بدن و پیشراست بکن کو ام نشان دادن پوتین کو ام کار دکن. حیانها مجار سرکه ده دانستاندن دنابرا روژاوا و روسیای ده اصرار کرملینه که اوکراین تجاری نکه و ناتوی که جبو امریکا او نمجار که نقاشه یه. شاروانانی کرد بوماوی چند روزی که با پالپشتی هزی آسمانی هاوپیمانان
بەڕێبەرەتی ئەمریکا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە شەڕ و پێکداداندان لەگەڵ چەکدارانی دەوڵەتی ئیسلامی. کارۆدەستان ڕایانگەیان ئاڵۆگۆڕی چڕ لەگەڵ چەکدارانی گروپی دەوڵەتی ئیسلامی لە دەوروبەری زیندانی ڕۆیدا کە هەزاران تۆندڕەوی تێدا بەند کراون. لەو کاتەی لە شەڕی پێنجشەممە داعش گەورەترین هێرشی لە سووریا ئەنجامدا پاش شکستی خەلافەتەکەی 3 ساڵ لەمەو پێش. تێرۆریستانی داعش ئۆتۆمبیلی گول لە نەبڕوو هێرشبەری خۆکوژیان بەکارهێناوە لەو هێرشی کرایە سەر زیندانی سەناعە لە ناوچەی غوێران لە شاری حەسەکە. شەڕەکان بۆ جێگیرکردنەوەی ڕەوشی ئاسایشی لەو ناوچەی سووریادا قورس و خێناویش بوون. تخمين ما كسر إيرشكار جمارة وحشتي حتى صديق صد الضحايا الجوري بيشارك هنا درجتك نهارش الضويجي بشكل يعني بتمامي هزن ما إيه أوبراسيون هندروي تاخا ظهور ده دوده شرو بحشونه كده أنا جبر جه هاري زيادة جواش أنا خاطر ده بشرطية للكلاك أوي هناك مبنى إنشاء الكلاك زندان غويران هنا قول ورج إنشاء برمزنن قول ورد جوارا وقت تحسينه كي باش هاتية شرو بحشونش قدمه وردت شيء لەگەڵەوەشدا کە لێرە و لەوێی شاری حەسەکەدا دەنگی تەقوتۆق دەبیسترێ بەڵام سەرکردەکانی هێزەکانی سووریای دیموکرات جەخت دەکەنەوە لەوەی ڕەوشەکە بەرەو کۆنتڕۆلکردنەوەیەکی تەواوەتی دەڕوات. لەو شەڕانەشدا هاوپەیمانێتی بە سەرکردایەتی ئەمریکا پشتیوانی حەسەدە بووە. لا داعش بس بالحبس يعني غير الحبس برا ما ئێستا داعش هەر لە ناو زیندانەکەدایە بێژگە لەوێ لە هیچ شوێنێکی تر نەماون. کۆلیژەکە و باڵەخانەی دامەزراوەی کشتوکاڵی و سایلۆکان و ناوچەکانی دەوروبەریشی کۆنتڕۆل کراونەتەوە. جا ئەوەیە هێشتا لە ناو زیندانەکاندان و ئێمەش گەمارۆمان داون. نکۆڵی ناکەم کە چەکیان پێیە بەڵام ناتوانن هیچ شتێک بکەن چونکە لەوانەیە فیشەک و گولەیان پێنەمێنێت و ئیتر ناتوانن شەڕ بکەن. لەوەتای ڕووخاندنی دەوڵەتە خەلافەتیەکەی ئەبوبەکر البەغدادی بە هەزاران دیلی داعش لە ئوردوگاکاندا هێڵراونەتەوە. دەمێکە هێزەکانی سووریای دیموکرات داوا لە وڵاتان دەکا تا هاوڵاتیە داعشەکانی خۆیان ببەنەوە. The situation that Daesh was never be on the ground. داعش هەر تەنها ئەوە نییە بوونیان لەسەر زەوی بێت بەڵکو لە هزی خەڵکیشدایە و ئەمەش کێشەی ئێستایە. هەزاران زیندانی کراوی بیانی نەگەڕێنراونەتەوە بۆ وڵاتەکانی خۆیان چونکە وڵاتەکانیان نایانەوێت وەریان بگرنەوە و ئەمەش کێشەی وەک ئەمەی ئێستا دروست دەکات. قەیرانەکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردووی حەسەکە گرفتی گەورەی بۆ دانیشتوان و هەروەهاش بۆ ئاوارەکانی ناوچەکەش دروست کردووە. ڕەوشەکەمان زۆر ئاڵۆز و ناخۆش. چەند ڕۆژی ڕابردوو نەمان دەتوانی بچینە دەرێ. ژیانمان زۆر ناخۆشە وەکی ئەوەیە لە زیندان داینە نە خواردن هەیە نە ئاو هەیە منداڵەکان دەگرین شیر نییە نان نییە ئەوی بیرێ دەخۆینەوە چ بکەین زۆر بێزارین. هاوپەیمانەتی نێونەتەوەی بە سەرکردایەتی ئەمریکا دەڵێت ڕووداوەکانی حەسەکە هەوڵێکی تری داعشە بۆ خۆڕێخستنەوەی خۆی و دەژڵێت ئەو هەوڵانەش ئەنجامەکانیان شکستە. عێراقیش نیگەرانیەکانی خۆی نەشاردوێتەوە لەو ڕووداوانە و ترسی لەوەیە داعش جارێکی تر لە سنوورەکانەوە دزە بکەنەوە ناو عێراق ئالەم کاتەدا کە ئەو وڵاتی دراوسەی سووریا گیرۆدەی ژمارەیە قەیرانی سیاسی قوڵ بۆتەوە. هەرچۆنێک بێ وەک شیکەرەوە دەڵێن شەڕەکانی حەسەکە هەر تەنها خوێندنەوەی ئاسایشیانەی بۆ ناکرێ بەڵکو لێکدانەوەیەکی زۆری سیاسیانەش هەڵدەگرێ لەسەر ئاستی ناوچەکە. پشتی شەرێکی گران بۆ چەند ڕۆژان di navbera hêzên Kurdî û çekdarên Daişê de li Hindir û derdora zindana Sînaa ya bajarê Hesekê hêzên Kurdî dest bi operasyoneke dûberegirtina Daişiyên Reviyayê kir. Ev operasyon dibe piştî ku bi sedan çekdar xweradestî hêzên Kurdî kir. Xaça Sûriya navnetewî got di encama wî şerî de bi 10,000 sivîlên bajêr malên xwe bi cî hiştin û wan pêwîstî bi cih û xwarin û xizmetên tenduristî heye divê werza sara zivistanê da. Hejmara kesên reviyayê hîn jî bi temamî nediyare ji ber ku tê gotin hîn zindan bi temamî ji aliyê hêzên Kurdî ve nehatiye kontrol kirin. Ji bo şîrovekirina vê mijarê niha hevkarê min Sêrwan Qeço ji Virginia bi Riyazkayê bi me re ye. Dem baş Sêrwan ev êrişa Daeş li Washingtonê çawa tê xwendin?
باش صالح براستي واشنطن نزیکایی و ویکت شوپینش برگو او جی بشکنش کوالسیونی یان کوالسیون نافنتوی دجی داعش بریو دبن و دو کاربدستکی امریکی جدنگ امریکا را پشت راست کرد کو براستی هیزن امریکی هجماره کسی نوردار هیزن امریکی لسر عرضه لحسکه لدفرا غویران جهه کو او زندان لیه پشگیریا هیزن حسد آنکو هیزن سوریا دموکراتیک دکه هلبت ام جیوه که دزاننش برکو ماگشا د آلاوین را گهاندنه ده هبونا ام بیجن برادلی او مکینین شرین امریکی لسر عرده دید و عزمان وجی امریکا پشگیریه بریا ایریشن عزمانی دیده و هروها دان هوا آگاهیان جعزمین و بله سیروان تجی چند روزان بره تا گوتارک نویسانده بو تدا بحثا خفتن نت برايس كربو كو تدا دبيجا كو بري سالك داعش خوش في إيريشا كوهر آمده ذكر نتنج في إيريشا يعني خوش إيريشا زندانا را آمده ذكر اگر وابا شما آمده کاری نبون چه آلیه هز سیرا دموکرات و چه آلیه هف پیمانا ولوی داره کو في إيريشا براويتي بكن جدس بيك آويده راست پرسک باش براستیش برکو هم امریکا وقتجی گوت نت پرایس بردف که وزارت در و امریکی گوت کو اف بهتری ساله که پلان جبو و گید هات کرد جبو و ایریشه و هیزن سوریا دموکراتیک جی دبیجن بهتری 6 ماه وقت بوان خواری حتی کو اف یک پلان کرن پرس او کاچما ت آماده کاری جبو ری برگرتن یعنی پیشی گرتن و ایریشه یعنی هر کس دزانه روشا لباکور روجلات سوریه نه روشا کسازه لآلیه کی هزین ترکا و هزین یا او ملیشیاین اسلامی سر به ترکیه و ایریشین قصده دکن و لآلیه دنجی قصده بخول جر فشاره کیش برکو دورا 12,000 گرتی هنه و نتشتکی هندک براستی کو اف بیتری یعنی وقتی به 2 سال کو دسته واندن جوختا کو خلافت داعش هات روخاندن جبرولو يعني از دبیجم جنها و پیو براستی ایدی و بچاوکی دن لوان گرتیان و الوی دوسیا گرتین داعش ورا نيرين سيروان كواليسيون انا بنتاويد داخويانيه خدا يا بشتي في إيريشيدا بحثاوي كيكركو اف ايريش بهتر يعني في ايريش بهتر داعش لاواز كريا اف يك براسي سيره جبر الاليه خلكي هرمه و مترسيه كجلك برفرح خستيه ناف خلكي دا يعني تشاو داعش لاواز بويا دم كذا كل ناف خلكي مترسي هيا كد داعش جارك الدين بهز بويا يعني اما از خوندنا بجويه كر اوكو او ايدي جنهاو بشونده و اوبراسيون خوين دجي داعش بهستر بكن شخوا اجي هرقاف دبيجنكو داعش نهاتيت نكرن بلكي داعش دفرا نما ايدي العراق وسوريا كنترول دكل لي اف جروب وكو جروب كخرابكار سرهل دير هر كارين دجي هم قصد وهم كواليسيوني وهم لاليه دنجي هيزن عراقي وبيشمركا دكن حتى هيزن ريجيمي وميليشيان ايراني جي هناك دفرين روجلات سوريا جبرلو از دبيجم جنهاو ما بستا كواليسيون اوكو ايدي جنهاو شوندا وباواكي دن دانوستاندن لقل فان برماين داعش بكن تش بتشجريا قصد لسر عرده وباشتر كرنا روشا فان زندانن كو ايدي جارك دن بيرك وصا تشينبه وتجي خالة الزلال بو افكاري من سيروان قچو جالك سباس بودماده سباس نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. یاسا دانانی کالیفۆرنیا لە ڕۆژی دەشەمە پێشنیارێکی کرد بۆ لادانی بڕوای کەسایەتی لە پێداویستیەکانی دەرزی کوتانەکانی کۆڤید-19 لە خوێندگاکاندا. سێناتۆر ریچارد پان لە دەمی کۆنفرانسێکی ڕۆژەماوانیدا لە خوێندگایەکی لۆس ئەنجلس بریارێکی پێشنیار کرد بە ناوی ئاسایش و هێشتنەوەی خوێندگاکان بە کراوەیی و وتی یاسایەک پێویستە بۆ دڵنیابوون لەوەی کە منداڵان پەروەردە دەکریان ڕێژەی زۆری کوتان لەگەڵ تاقیکردنەوەکان ماسک و پیاوانەکانی تری ئاسایشی بۆ ڕێگاگرتن لە بڵاوبوونەوەی کۆڤید-19 و هێشتنەوەی خوێندگاکان بە کراوەیی و بە ئاسایش. دادگاه بلند امریکای مها چلیا سال 1973 مافی جبرخوا برنا زاروکان یا جنان نها یعنی او پشتراسیر نها پشتی 49 سالان جوی بریاره او ماف لگلک ولایتان امریکا راستی مترسیان دبه آگاهیم بهتر دوی راپورته ده.
خۆپیشاندەرانی دژ بە لەباربردنی کۆرپەلە ڕژانە سەر شەقامەکانی واشنگتنی پایتەختی ئەمریکا بە بۆنەی 49 ساڵ تێپەڕین بەسەر یاسایەکی دادگای باڵای ئەمریکادا بە ناوی ڕۆ بەرامبەر وەید کە لەباربردنی کۆرپەلەی وەکو مافێکی ژنان چەسپاندووە. کۆشکی سپی لەم بۆنەیەدا داوای باشترکردنی چاودێری تەندروستی بۆ ژنان کرد لە کاتێکدا بربەستی یاسایی لە هەندێک ویلایەت بۆ لەباربردنی کۆرپەلە دروست دەبێت. ئەمە ساتێکە تا پابندبوونی خۆمان بۆ بەهێزکردنی هەبوونی چاودێری تەندروستی گرنگ سەبارەت بەوە چەخستنەوە دووپات بکەینەوە. بەرگری لەو مافە دەستوریە بکەین کە یاسای ڕۆ چەسپاندوێتی، هەروەها بەرگری لە مافی هەمووان بۆ بنیادنانی داهاتویان بکەین. لە ئەمریکا بە شێوەیەکی گشتی کۆماریەکان دژ و دیموکراتەکان لایەنگری لەباربردنی کۆرپەلەن. ئەمریکا بێگومان شازە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیدا کە دێتە سەر بژاردەی لەباربردنی کۆرپەلە. ئێمە لە ڕیزی کۆریای باکوور و چینداین بۆ ڕێگەدان بە لەباربردنی کۆرپەلە. لە ڕاستیدا لەباربردنی کۆرپەلە لە ئەوروپا و زۆربەی وڵاتانی دیکەی پێشکەوتوو یاساییە. خۆپیشاندەران داوایان کرد لەباربردنی کۆرپەلە لە تەواوی وڵاتدا و لە هەموو حاڵەتێکدا قەدەغە بکرێت. پێم وایە لەباربردنی کۆرپەلە بربەریانەیە کردارێکی کۆنە. زیاتر لە 50 ساڵە لەباربردنی کۆرپەلە شکست بە ژنان و خێزانەکان دەهێنێت. بەڵام هەندێک لەلایەنگرانی لەباربردنی کۆرپەلە دەڵێن مەسەلەکە پەیوەندی بە تەندروستی ژنانەوە هەیە و تەنیا ئەوان دەتوانن بڕیاری لەسەر بدەن. ئەمە پەیوەندی بە کۆنتڕۆڵکردنی جەستەی ژنانەوە هەیە لەلایەن سیاسیەکانەوە، بریتیە لە وەرگرتنەوەی ئەو بڕیارە تاکە کەسی خەڵق بۆ مافی هەبوونی چاودێری تەندروستی کە پێویستیان پێیەتی. هەرگیز خۆم کۆرپەڵم لە ناو نەبردووە، بەڵام ئەگەری هەیە ڕۆژێک ناچار بم ئەو کارە بکەم. ئەمەش بریتیە لە دادپەروەری و ئازادکردنی لەباربردنی کۆرپەڵە. لە ویلایەتی میسیسیپی ئەمریکا یاسایەک دەرکراوە کە لەباربردنی کۆرپەلە دوای 15 هەفتە قەدەغە دەکات. ئێستا دادگای باڵا لەوە دەکۆڵێتەوە ئایا ئەو یاسایە نادەستوریە یاخود ناو خۆپیشاندەرانی دژ بە لەباربردنی کۆرپەلە هیوادارن دادگای باڵا پاڵپشتی میسیسیپی بکات. بۆ لۆریال بۆمان لە واشنگتن، نامۆ عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا. کرێکارانی گەیاندن و هێنان و بردننی شتومەک لە نیویۆرک بە ماوەیەکی زۆرە تێدەکۆشن بۆ دەستەبەرکردنی مافەسەرەتاییەکانیان. ئەو یاسایە نوێیە کە ئەم هەفتە دەرشوە لە کۆتاییدا یارمەتیان دەدات بۆ ئەنجامدانی ئەو کارە. کرێکارەکان لە گۆڕەپانی تایمز سکوێر لەگەڵ سەرۆکی زۆرینەی ئەنجومەنی پیران چەک شومەر و ئەلێکزاندریا ئۆکسایۆ کۆرتێز ئەندامی کەنگروس کۆبوونەوە بۆ هاوبەشیکردنی ئەو نوچە لەگەڵ چاپەمەنیەکاندا. لە نیویۆرکێ ئەف چەند ساڵن کارکەرێن شاندنین سپارشان ji بۆ mafên xwe tê dikoşin û niha jî bi serkevtî mafên xwe bi yasayî bidestxistin. Ji aliyê desthilatdariya Newyorkê ve jî yasayan û ya li ser vê mijarê wê vê hefteyê bikeve meriyetê. Di vê çarçoveyê de jî karkeran bi beşterbûna rêberê Piraniya Senatoya Amerîkayê Chuck Schumer û nûnera Kongresê Alexandria Ocasio-Cortez ra li meydana Timesê civîna çapemeniyê lidarxist. من îro 65,000 mirovên vî karê herê dijwar dikin naskirin. Pitirî wan koçberin û cara yekê nehatîne vî welatî. Perê wan zêdetir neye. Armanca wan ev e ku alîkariya malbatên xwe bikin û jiyaneka baştir bi xwe ava bikin. Cortez jî daxaftina xwe da got ku divê karker ji bo mafên xwe tê bikoşin û desthilatdar jî divê mafên wan biparêzin û bidin wan. Li Newyorkê karkerên şandiniyên siparîşan biriyekî nû pirsgirêkên xwe çareser dikin. Karkerên wir radibin ser xwe û têkoşînê dikin. Karanîna tuwaletan mafekê serekê ye. Lê wê mecbûr dihêlin ku hûn bo vê têkoşînê bikin û restorantên ku hûn xwarinên wan dikirin vê yekê dikin. Her wiha application jî bexşîşên karkeran didizin. Karker dibêjin ew îro li vir serkeftina têkoşîna xwe ya kar pîroz dikin. Lewre ev têkoşîne û vê jî encam daye. Dema ku em derve dixebitin restorant nahêlin em tuwaletên wan bikarbînin. Çend xulekan bîhina xwe bidin û di sermayê de li hundir bisekinin heya ku sipariş amade dibin. Her wiha kompaniyên şandiniyê yên siparîşan jî bexşîşên me dibirin. Wek mînak tu wek kiryarekî $10 bexşîşê didî min, lê kompanî 5 yan jî $6 dide min. Mafên karkeran bi yasayî hatiye dayîn. Lê gelek karker haja wan pê tune ye û ji ber wê jî divê werin agahdar kirin.
یاسایên mafên ku me bi dest xistin wê dest pê bikin lê karê me dê gelek zêde be lewra divê em hemû karkerên sifarişan agedar bikin û perwerde bikin ku mafê xwe bizanibin. Îro gelek tiştên baş diqewimin û em pir kelecanîn û gelek kes piştgiriya me dikin. Caz jî balê dikişîne li ser pirsgirêkên bexşîşan, dijwariya kar û mişteriyan. Bikirin ku sifarişan didin di telefona xwe da pê li dûşeke dikin û sifarişa wan di sih deqîqan da li berdem deriyê wa ye. Lê tu fikireka wan tune ye ku ew xwarina çawa hatiya wir û gelek caran jî ji bîr dikin. Û li aliyê din jî mirovek heye. Em di demên baxûzê da jî dixebitin û di nav avê da mayne û him bikir jî bi mera peyaman dişînin û bê herz dikin ka çima xwardaman piçek direng maye paşî jî bexşîşî jî nadin. Li gor vê yasayên û bê destûra karkeran di vê application nikaribin agahiyên datayên wan bi restoranan re parve bikin. Agahiyên bexşîşan divê bi awayekî şeffaf bi karkeran re were parvekirin. Karker dikarin tuwaletên restorantan bikarbînin û heta ku sipariş amade bibin li hundir bisekinin. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York. لی باجر جلیلی اسرائیل گروپک جنین عرب و جهو به هفرا کار دکن جبو برهم اینان و بازرگانی زیتا زیتونان او دبیجن او دخوازن گوهرتنک بنگهین بکن و ده قزن جوان جبو پشتگیریا پرورده و درفتن آبورین جنین عرب وره ترخان کرن. لشینو ناو اکسترا ورجن زیتا زیتینا سندیانا ناون وکی اکسترا آشتیخازی اکسترا گردن اکسترا هیویل سر زیتا خودانایه. او در برینج کار سندیانات کرد که گروپه که به قازانجا الهرم جلیل اسرائیلیه جبو خورد کرنا هفکاریه دناو براجین جهی و عرب دا برای که به هفرا برهم اینان زیتینان و برهم انویه. سندیانا وکو دست پیکه که بو ما هزرا خواه دوی دادکر که چوا جنن جهو و جنن عرب دکارن هفکاریه بکن دا گوتشتکی دومدار آوا بکن. جلای آبوری و سود جوار بگرن و پشگیریا وان کسا بکن ین کو بجداری و پروژه دبن. سندیانا ایک جهشماره که ما برهم هنرین زیتا زیتینان ین کو دستیرنامه بازرگانی داد پرور ورگتینش اسرائیله. آنکو یا پیگیره بدانا پاره بداد پرورانه بونیزیگی 200 کارمندن خو گجودیارن زیتینان و جنین عربن. هر روزا بوی آوای پیشگیریا کمالگهن عرب و اسرائیل ینکو زیان آبوری و کفتین تیتا گرن. جارنا زحمتا کو جنن عرب کارن گنجاو ببینن. جبر ویکه از کیف خوشم کو لویر کار دکم. هر وسا جارنا زحمتا کو جن کار بکه اگر ناچار بن مالو زاروکان خودم بکن. لیبله گرینگ جن کار بکن. از نچوی مزانینگهه لی دخوازم همو زاروکن من بچن. هرچنده هر دو جنن عرب و جوی اولاتین اسرائیل نه لجیانا خود جیاواز پریود بن. سندیانا بوا دلیوکه که به هفرا کار بگن. زیده باری وانان به زمان عبری لسرکارن کف نشوپی ورد گرن. و اوج بو جلینا زیتینان لجمن سندیانا لحرم الجلیل به هفرا کم دبن. تشتی سرکی چکرنا پرانه آواکرنا پیوندین دناو برا خلک جواکن جدایه که دجیانا خویا روزانه دا هفدو نابینن هما بکیمی وکو خلک آسایی هفدو نابینن. جهین اسرائیلی برای کارگهن سندیانا فیری خوارن کلتورین عربی دبن وکو درست کرنا زعتر که جاترا خوزایی و زیتا زیتینان تیدا چکرن. هر وصا گشتیاران جی بجداری دوان کاران داد کر و بر همین واند کرین لیج بر کووت 19 ریل زوربه گشتیاران هاتیه گرتن که بهن اسرائیله. سندیانا ناو عربی داره که د کلتور هرم دانا بودنگیا خو هبویه. جنن ویره دوی هیویه دانه که زیتاوان یا اکسترا آشتی خاص بکار بهید جبو هاندانا پیک و جیان السروه آخا هبش. هەرێمی کوردستان لەم چەند هەفتەی دوایەدا بارێنی باران و بەفرێکی بەرچاو بەخۆیەوە بینی و ژیانی ڕۆژانی هاوڵاتیان شڵەژان و تێکدا و هەروەها زیانێکی گەورەشی بە ژێرخانی ئابووری گەیان. بەڵام بارینەکان هەروەها یارمەتی جۆگەلە و ڕووبارەکانی ناوچەکە داوە بۆ بۆژانەوەی ژینگە.
هەرچەند شارەزایان دەڵێن کەمی بەنداوەکان لە هەرێمی کوردستان بە واتای ئەوەیە ئاوەکە بە زۆری بە فێڕۆ دەڕوات و لە جیاتی گلدانەوەی لەو بەنداوانە. بارینی بڕێکی زۆر بەفر و باران لە هەرێمی کوردستان سەرچاوە ئاویەکانی بژاندوتەوە و ئاستی ئاوی بەنداوەکانی بەرز کردوێتەوە. بەنداوی باوە شاسوارە لە قەزای کفری پێشتر مەترسی وشکبوونی لەسەر بوو، بەڵام باران و بەفری چەند هەفتەی ڕابردوو سەروی 2 ملیۆن مەتر سێجا ئاوی بەنداوەکەی زیاد کردووە. ئەم بەنداوە لە پێش بەرواری 1/11 زۆر ڕوو لە کەمی و وشکبوونی دەکرد، تەنانەت هەمومان ئەترسان کە بە تەواوەتی وشک بێتەوە ئاویتیان نەمێنێ. بەڵام بە دابارینی ئەم بارانەی کەوا لە مانگی 12 مانگی 1 باری خۆشبەختانە ئاستی ئاوەکە بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەوە و ترسی ئەوەی نەما کە بەنداوەکە وشک بێت. ئاستی ئاوەکە لە مانگی 11 کەمتر لە 1 ملیۆن مەتری سێجا بوو، بەڵام ئێستاکە ئاستی ئاوەکە گەشتوتە 3,300,000 مەتری سێجا ئاویتیایە. سەرباری بارینی باران و بەفرێکی زۆر لە هەرێم، بەڵام زۆربەی ئەو داهاتە ئاوەی بەهۆی بەفر و بارانەوە هاتووەتە نێو هەرێم بە فیڕۆ دەچێت. بەو پێی هەرێم نەیتوانیوە ژمارەی پێویست بەندا و دروست بکات بۆ خەزنکردنی داهاتی ئاو. تاکید ئەم بارانە زۆربەی زۆری بە فیڕۆ ڕوا لەبەرەوەی بەنداوی پێویست لە هەرێمی کوردستان دروست نەکراوە. ئەو بەنداوانەی کە ئێساکە ستراتیژین و ئەتوانین بڵین بە شێوەیەکی باش خزمەتی هەرێمی کوردستانەکە بەنداوی دوکان و دەربەنیخان و بەنداوی دهۆکە. بەنداوەکانی تر زۆر بچووکن، ئەو سوودیانە نییە بۆ هەرێمی کوردستان. بەداخەوە ئەو دوو بەندا ئەو سێ بەنداوەش کە هەمانە تا ڕادەیە کە توانن ئاو خەزم بکەن، چونکە توانای هەر هەمویان 10 ملیار مەتر سێجایە و ئەبێ بەنداوێکی زیاتر دروست بکرێ بۆ ئەوەی ئێمە هەڵ بدەین ئەو بارانە کە ئەبارێ بە شێوەیەکی زانستی سوودی لێ ببینی. هەرچەندە بەفر و بارانی زۆر لە هەرێم باریون، بەڵام نەبوونی بەندا وای کردووە گەر لە چەند مانگی ڕابردوودا باران کەم ببارێت هەرێم دیسانەوە تووشی گرفتی کەماوی دەبێت. جا ئەگەر بایەخ بدرێ بە بەنداو لە ناحەی و قەزاکاندا دەتوانین ڕووبەرێکی زۆر زەوی پشتاو بکەین بە بەراو. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاواویەکانی حکوومەتی هەرێم بڕیاری دروستکردنی ژمارەیەک بەنداوی لە ناوچە جیاجەکانی هەرێم داوە، بەڵام قەیرانی دارایی وای کردووە وەک پێویست کار لە دروستکردنی ئەو بەنداوانە نەکرێت. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، کفری. بنرهجا کرد کنشن لور بداوی هات تاروجا اینه سلاوین فرهاد فلاحی روین دوسکی و خالد فتاح لکنترلی و لور استودیو جانی دیلان و من صالح دمی جربو و هرشاد و بختور من بمینه خوش.